خۆپیشاندان لە کەلار گرجی و ئاڵۆزی تێکەوتووە دوو کەسیش کوژران و برینداریش هەبوو. خوێندنەوەی ئێوە وەکو لایەنێک لە کەلار چی بوو بۆ ڕووداوەکان کە وەک دەوترێت بەشێکیان دەڵێن کە ئاراستە کراو بەوە نیچ دەڵێن داواکاری مافی خوان بەوە بەو ئاراستەیە براوە. بەناوی خۆی بەخشندەی دەبان دەستخۆشی بۆ جنابتان کەشەکیەمە بەناوی مەڵبەندی چواری گەرمیانی یەکگرتووی ئیسلامی کوردستان پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی سەربەرزی شەهیدانەکەین کە لەم ماوەی پێشوە بەو کارەساتە دەتەنزێنە گیانیان لەدەستدا و ئومێد دەکەین کە خوای گەورە شیفای عاجل بنێرێت بۆ برینداران کە ئەو کەسانە بریندار بوون و ئینشاڵڵا خوای بۆ شیفایان بۆ بنێرێت. بەڵێ پرسییم لە کەلار و خۆپیشاندانانی دوێنێ کرابوون لە کەلار و لە شار و شارۆچکەکانی دیکەش ینی ڕایەکە بوو کە دوو تەمانە ئاراستەکراون ینی ئامانجی خۆپیشاندانەکە داواکردنی مافەکانی خوان ینی ڕات دەربارەیەوە چێ خۆپیشاندانەکان چین بۆچی ئەو خۆپیشاندانانە ڕوادەن؟ بەڵێ دیارە ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی ئەم بارودۆخەی کە لە هەرێما بەگشتی و لە گەرمان بە تایبەتی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ داوای خۆپیشاندەران بوونەکەەوە داوایکی ڕەوایان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشا وتومانە ئەم داواکارانە پێویستەکە بە شێوازێکی مەدەنی بە شێوازێکی شارستانی دوور لە توندوتیژی چونکە بەڕاستی ئەوەی کە ئەیبینی ئێساکە بنکە و بارەگای لایەنەکان کراوەتە ئامانج کە ئەمەش بەڕاستی ئەمنیەتی شارە خاتە ژێر پرسیارەوە و پێویستەکە دەستگا بەرپرسەکان لە بەرامبەر بەرپرسایەتی خۆیان نابن و ئێمە هەر لە دوێنێشەوەکەوە بۆ ماوەی زیاد لە 4 ساعات لەگەڵ خۆپیشاندەرانە لە گفتوگۆ بین بۆ ئەوەی بتوانین بگەینە ڕێکەوتنێک تاکو و کۆتایی بەو وەضع بێنین بۆیە خۆشبەختانە بە هاوکاری دەستگاکانی ئەمنی پۆلیسی گەرمیان ئیداری گەرمیان و ئاسایشی گەرمیان و هەروەها خەڵکی دڵسۆزی دەبەرەکە توانیمان بە کەمترین خەسار لەو وەضع دەربچین چونکە ئێمە وەکو مەڵبەندی چواری گەرمیانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە هیچ شێوەیەک لەگەڵ توندوتیژیانی و لەگەڵ داواکاری ڕەوای خۆپیشاندەران بەڵام بەم شێوازە خزمەت بە دۆخەکە ناکات و قەناعەتمانیش وایە ئەم وەضعی کە ئێساکە لە هەرێمە تێپەڕێ وەضعەکە بەرەو ئاقارێکی باش نابات و توانیمانە چۆنێک بێت کۆنتڕۆڵی وەضعەکە بکەین و ئێمە ئەگەر هاتوو بارەگاکانمان بکرێتە ئامانج بۆ هیچ شتێکەیە کە بارەگاکانی ئێوە ببێ بە ئاماج هیچ ئاماژەیەک هەیە بۆ ئەوە کە باس لەوەکەی ئێمەوەی کە هەستی پێەکەین و بینیمانە داوا کراکەوە ئاڵای سەرجەم لایەنەکان بێنە خوارەوە داوا لە ئێمە کرێنە هێناومانە خوارەوە هەروەها هی چەند لایەنێکی تر بەڵام ئەوەی کە تێبینی ئەەکەین چەند لایەنێکی تر ئاڵاکان وەکو خۆی ماوەتەوە و هیچ خۆپیشاندەیەک نەچێتە سەری ئەمە کێ داوایان لێکردن کە ئاڵەکە بێنە خوارەوە؟ بەڵێ کێ داوای لێکردن کە ئاڵاکەتان بێنە خۆپیشان ئەوانێکەوە هاتن ئەو کۆمەڵە خەڵکەکە هاتن ئەوان داوایان کێکەوە ئاڵاکەی ئاڵای حزب بێن نەخوارەوە لەشمان زۆر ئاساییە و هیچ نوتیجی لێ نەکەوێتەوە ئامادەین ئاڵاکەدا بگرین و ئێستا کەش ئێمە لە کاتژمێر یەکی شەو بەدواوە بارەگاکانی خۆمان ڕادەستی پۆلیسی گەرمیان کردووە هەلێ دەستخۆشی واتە هیچ کادر و ئەندامێکیەوە لە ناو بارەگاکانتان نەماوە یان کادر و ئەندامەکانیەوە لە ناو بارەگاکان ماون؟ ئێمە بارگەکەمان چۆڵ کردووە بۆ هێزەکانی پێشمەرگا بۆ هێزەکانی پۆلیس ئەما بۆ خزمەتکردن نەبێت کەوا هەر بۆ ئەوەی کەوا چونکە بە پێویست نازانێت خزمەتی ئەو بەڕێزانە بکەین بەڵکو ئێمە بە شێوەیەکی ڕەسمی و فەرمی ڕادەستی هێزەکانی پێشمەرگە و لایەنە ئەمنیەکان و بەتابەتیش پۆلیسی گەرمانمان کردووە. بەڵێ داواتان لە لایەنە سیاسەکانیان ئیدارەی گەرمیان ئاگدار کردوتەوە لەوەی کە داوا لە ئێوە کراوە هەم ئاڵاکەتان بێنە خوارەوە لە هەمان کاتدا بارەگاکانتان چۆڵ کراوە؟ بەڵێ بەتاکید ئێمە ئیدارەی گەرمیان پۆلیسی گەرمیان ئاسایشی گەرمیان سەرجەم لایەنەکان هەمووی ئاگادارن هەندێک لایەنیش سەدایان کردوین بۆ پەرۆشی و هاوخەمی لەگەڵ کۆمەڵێک کەسایەتیە چونکە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ کولتوری سوتاندنی بارەگانی ئێمە لە بادینان بۆ ماوەی چەند ساڵێک
دەیان بارەگامان سووتێندا بەڕاستی ئەمەش خزمەت بە دۆخەکە ناکات پێویستەکە هەموو لایەنەکان بەرپرسانە بچن بەدەم خۆپیشاندەرانەوە و ئومێدیشەکەین دەستگا ئەمنیەکان باشتر و چاکتر بچنە پای حاڵەتە ئەمنیەکە چونکە ئەگەر خوا نەخواستە بشێوی و فەوزا لە شارە بەرپار بێ ئەو کاتە کودوەتەنی تەڕ و شوک بە یەک و ئەسووتێ ئمڕۆ ئێمە لە بارودۆخێکی زۆر مەترسیداران وێ ئومێد دەکەین منطقی لۆژیکی عقلی بەکاردێن بۆ خزمەتکردن بەم دەڤەرە چکەمە بەڵێ کاک ئەرسەلان ئەرسەلان ئەساڵە بەرپرسی مەڵبەندی گرتووە لە کەلار سوپاس ji بۆ تەبلیغ